لاڵەوە یاخود یان لایڤەکەنەوە مامۆستا. وڵای جەخۆ دین لە لای ئەوان نییە. مامۆستا یان لایڤەکەنەوە، من ئیشم بەوانە نییە کە لایڤەکەنەوە، بەڵام یان لایڤەکەنەوە لەچکەکە ئەەکەم تۆ دڵت دەیەشێ سەیرەکەی مای لایڤ وەرئەگرن بەس کوڕ وەرەگرن، یعنی خاتونێک وەرناگرن دوو قسەی خێری لەگەڵکەن، بەس کوڕ وەرەگرن، بەس کوڕ وەرەگرن و قسەی لەگەڵاکەن و پێکەنین و برادەریشن. ها خۆی ئەگەر لە دی نابێت کوڕ بۆ برادەری نابێت. خوشکە بە ڕێزەکەم هەر کەسێک من ئەوە قەناعەتی منە و قەناعەتی هەموو کەسێکی سەلیم و عاقڵ و حەکیمە. هەر عائیلەیە سەلار و سەنگین بێ، هەر عائیلەیە سەلیم بێ سەلیم بێ باشە لە ڕووی دابوونەریت و ئەخلاق و ئیسلامەتیەوە ڕێگە بە ژنەکەی نادا ئاوا شەوان لە مای کا پیا و بێنێتە لایڤەکەی و قسەی لەگەڵا بکا و تۆ چیەکەی لەگەڵ پیاوەکە تا و چییە خۆیت و چیەکەیتە بەرت و پیاوەکە چۆن قسەت لەگەڵاکە سەعات چەند شەوانە خەون و دڵی پیس نییە لێ ئەم قسانە. ئەمە ئافرەتی سەلیم هەر ئافرەتێ بەڕەوش بێت لایڤ و ئەو شتانە ناکاتەوە بۆ شێوازە لەگەڵ پیاوی خەڵکا قسە بکە. هەر یعنی چۆڕی ئەخلاقی تیا بێت پیاو ناهێنێتە ناو لایڤەکەیەوە لە لایڤە قسەی لەگەڵا بکا و باس و خواسی دنیای خۆی و ئەسراری ژیانی خۆی بۆ باسکات. و دوای 300-400 کەسی ژیا جاری وایە 200,000 کەسیش لە لایڤەکەیە بەشدارن و گوێ لەم ژن و پیاوە. بەڵێ نا مامۆستا ئەمە شوێ نەکردووە، خوشکێکە زۆر هەوڵم داوە بچمە مایکی وەری نەگرتوم، بەس ئەوە نە بڵێم بەڕێزەوە لایڤ ئەگەر لایڤی شەکەیتەوە بەڕێزەوە کوڕ وەرمەگرە، ئەم پێکەنینە مەکە لەگەڵ کوڕە، با ئەم لەچکە نەبێتە ئەوەی هەموو ئەوەی کە لەچکەکە بۆ نمونە من یەکێتر چاو لەو خاتوونە بکەین بڵین دیارە شەرعیە وایە لە چک حیجابی شەرعی ئەگەر مکیاجی تیابوو برۆ هەڵگرتنی تیابوو حلیکە حلیک و پێکەنین و خۆبادانی تیابوو ئەوە مزەیەفە، ئەوە حیجابێکی مزەیەفە تەزویرە پەیوەندی بە حیجابی شەرعیەوە نییە. هەر ناوێکی لێنێ بالاوی لێنێ ئەتوانین بڵین ئەمە ئافرەتێکی مۆدیەلە ئافرەتێکی لە چک بەسەر ئەتوانین تەنها ئەوە بڵین. ئەمما حیجابی شەرعی دوورە لەم هەموو جوانکاری و تەجمیلات و خۆبادانەوە. بۆیە ئافرەتی ئینسانی یعنی ئافرەتی مسلمان سەلار و سەنگین ئەو ئافرەتەیە خۆی نادۆڕێنێ لە شاشەیە پیاو بێنێتە ناو مایکیەوە و قسەی لەگەڵا بکە و باس و خواسی دنیای لەگەڵا بکە. ئەسڵەن ئافرەتێک چۆڕی حەیایی هەبێت، چۆڕی حەیایی هەبێ لە دوکانێکیشە ئەگە زۆر پێویست نەبوو نابێت لەگە پیاوەکەی قسە بکات. ئەوەندە ئەڕۆیتە دوکانەکەەوە ئەڵی براکەم ئەوە بەچەنە تەواو. ئیتر ئەگەر بۆ ئەوەی تووشی فیتنە نەبی وەڵا بە هەژدە نابێ ئەی بە مامۆستا ئێستا ئەوانەی کە جلە فرۆشن زۆربەی ئافرەتە کار ئاسانیمان بۆ کراوە لەو ڕێەوە. خوشکەکەم من وەسیەتم بۆ هەموو ئافرەتێک ئەوەیە تکاتان لێکەم ئەگەر جلیشتان کڕی چون بۆ دوکانی پیاوان یەکێک لە مەحاریمەکانی خۆتان بە تایبەت مێردەکانی خۆتان لەگەڵ خۆتان نابرن. والله ئەو قەزیانەی دێتە لای ئێمە قەسەمەن بالله یعنی جاری وا هەبووە واللهی تا 1 ساعتێ من سڕ بوومە نەمتوانیوە، یعنی هیچ جوڵە و نەشاڵێکم هەبێ ئەوەنە قەزیەکە قێزەون بووە، هەمووشی قەزەی نەئەخلاقیە. بۆیە ئەگەر چون جلو بکڕن مێردی خۆتان لەگەڵ خۆتان نابرن یا بچن بۆ دوکانە کە تەنها ئافرەتەکان سەرپەرشتیەکەن. من ئیم ساڵ لە سەفەری حەجە چوون بۆ شاری ڕیاض